اما دمکه اوشتی جوانکاری خوم درسته که هم شتانا لیران را دینما لیره خدا بزیادی که باشه دفروشه اما قلی دادم با 5000 قلی ها با 1000 قلی ها با 3000 هر ها دفروشم اما موادی پلیستریه اما قالب مانایا کارگاه مانایا کارگرم هیا لوی دادم درسته که نقاشم هیا نقاش جیاواز درستی دکا کارگری لقالب دکا و جیاوازه تنزيلات ورزانية تبينشا ولا تنزيلات ورزانية شبكة ودي براستي سيكاكا خوشة يا مناسبة هاي تشتريها يعني نوع سيكاكا دي مثلا هر سيكاك نوعه كذا سيكاكا وهمي نوع تشتيها هر تشتكي تدفيد تدشيب خو سحكي بسعرك مناسبة حس يعني بردوام بيت يعني بو همي قوا بيت جي فقير يا تشتوي ارزان او سيكا دي ارزان تر او عالم گرا قسكته I think this market is very much it's a microcosm. It's like a picture of Kurdistan, lots of different items, lots of variety. And everybody comes to shop here. It's very nice to see everybody together, shopping together. ئەمڕۆ لە پەیمانگای تەکنیکی سلێمانی فستیڤاڵی ساڵانەیان هەبوو هەنێک لە خوێندکارەکان بە کار و چالاکی زۆر جوان بەشداریان کردبوو کارەکانیان زۆر جوان بوو دەستخۆشیان لێکەم و هیوادارم فستیڤاڵی ساڵانە لە خوێندنگەکان و لە پەیمانگاکان بکرێتەوەوانە بەم شێوەیە بۆ ئەوی توانەکانی خوێندکاران بخرێتە ڕوو خەڵک ببینە. منیش وەکو قوتابیەکی بەشی پەرستاری منداڵان بەشداریم لەم فستیڤاڵە کردووە و چەند چالاکیەکمان هەبوو دەربارەی خواردن و منداڵ یان مادە کیمیاکان و منداڵ و پیرۆزبایی خۆم لە مامۆستاکان و هەموو هاوڕێکانم دەکەم. اف پیشانگه یا فلکلور کردواریش هندک بشاپی که تاد بشه ایکه تشتت کلاپوری ویت کردواریت قدیم بین و بشه دوه تشتت کار دستیت قطابی بین قطابیاش بشداری تدا کر بین بشه دو ماهی که جک خوارن کردواری بین که همی ماموستا پشکداری و بشداری تدا کر بین ما وەکو سترۆنن کوردی و باڵکو هونەری کوردی تشتێک گەلەوە وەکی سوپ و دۆرە و بارکên کوردی و هۆمن و دۆنقوت ئەو تشتا تێدۆت قوتۆن ڕۆستی ئەف کۆرە گەلێک بۆشە و مێژۆی گەلێکە.